جی تۆ دژی کێشی زەوی ئیشەکەی بۆ نمونونەکە ئەم سوڕانەوەکەی زۆر بەتوندی ئەمە یەکجی دووجی سێجی کە ڕائکێشی فڕۆکەوانشی لێ دێ خێن لە چۆکەکانی جیرە بێتن بۆیە دڵی بۆ دووسێ چرکە بوەستێتن هەناسەی بە هیچ جۆرێ نامێنێ ئەگەر تۆ وەزنت 100 کیلۆ بێتن لەگەڵ 5-6 جی وەزنت هەستەکەی بووە 400 کیلۆ ئیتر ئێسکت هەمووی ئەکەوێت عامود فەقەری ئەوانەت هەمووی ئازاری پێگاکەوێتە تەقەتە زانیت لەبەرەوە بێت جانت زۆر بەهێز بێ کە بتوانانی ئەم حرەکەیە بکەی لێ بکەیت هەناست نامێنێتن هەر هەناسە ینی ئۆکسسیجین ماسکەکە لە دەم تا 100 ئۆکسسیجینە دەی هەناسەتە بڕێتن بۆ ماوەی چەند چرکەیە نەئەتوانی هەناسە بچێشی نەتوانی لە قایش بەرەو خوارەوە پایەکانت بە تەواوەتی بەکاربێنی ئەگەر زۆر بەهێز نەبیتن داجی زۆر شەرتە بۆ فڕۆکەوان پێشەوەی کە بێتە فڕۆکەوانی خەنەبان کورسیەک و ئەی خولێنەوە زۆر بە سەریعی 1 2 4 5 تاکو و ئەیگەێنە نێزیکەی نۆجی زۆر فڕۆکەوانەیە لە حەوجی لە هۆش خۆیەکی ئەگای لە خۆی نامێنێت تەنعانی بلۆکاوتە بێتن خێن ناگاتە سەر کۆتایی پێدێ لەو حاڵەتەیە خۆیەکەوێتە خوارەوە پێویست ناکە موشکی دێندەی نانەخێر خۆیەکەوێتە خوارەوە ئەمە شڕی داوە